باخەوانێکی هەڵەبجەیە، ئاوی باخە هەنارەکەی دەدات. ئێمەش دەچین بۆ لای و پرسیاری هەناری هەڵەبجەی لێ دەکەین. پێگەشتووە یاخود هێشتا ماوێتی؟ هەنار ماوێتی تقریبا ماوەیەکی کە فەسڵ فێنکە بەرەو پاییز بڕۆین. هەنار پاییز خۆشە، ئەو هەواکە سارد بێ و جەوەکەی خۆش بێ و بارانێکی پاییز لێ بە ئەو کاتە خۆشە بێ. ئێستا بە چای خۆتان بیبینن تقریبا تۆزێکی ماوە، ئەوانەی نەماوە بە تاواتی بگاو ئێمە بیخێنە بازاڕۆ. ئێسام هەنارەتان بۆ شکێنم سەیریکەن، ڕاستە ناوەکەی سوور بووە بەس ماوێتی. هەنار کاتێک خۆشە بارانی پاییز لێ بە. ئەو ئێستا بە چای خۆتان نەبینن ناوی سوور بووە بەس بە تاواتی نەخێن. ئەوە گەر جوان جوان بگاو باران لێدا تاوا ناوەکەی ڕەشە بێ و جوانە بێ. ئەو باخەوانە دەڵێت پێش هاتنی پاییز چەند جۆرێک هێنار پێدەگات و دەتوانن بیخەنە بازاڕەوە. بەڵام ئەگەر چاوەڕوان بن تاکو و بارانی پاییز لێ دەدات تەواو خۆش دەبێت. باس لەوەش دەکات پێویستە لە کاتی پێگەیشتنی هەنار حکوومەت ڕێگری بکات لە ناردەی هەنار، بەتایبەت هەناری سووری. وڵی بێ وەزارتی کشت و کاڵ لەگەڵ وەزارتی ناوخۆ هەمانکێن لە سنوورەکانمان بۆ ڕاگرن لە کاتێکە ئێمەمانەوێ بەروبووم بخێنە بازاڕۆ ئەوان ڕاگرن لەبەر تووشی زەرە نەبین. ئەوە نارەی ئەمە خۆماڵیە، هیچ کیمیاوێک و هیچ کود و هیچ دەرمانێکمان نەکرۆ کە خێنە بازاڕۆ. شتێکی سروشتی جوانە. ئەوەی بازاڕیەتە بازاڕۆ بە دەرمانە یا بەڕادە یا ماوە تۆ چەند ساڵێ تام و لە ژەدێکی جیازیە لەگەڵەوە هەرزانترە بازاڕ ئێمەژەشکێنی. ئەو کاتێکە بێ بە زەرەر بۆ ئێمەدا لە حکوومەتەکەی وەزارتی نەخۆزاتی کوشۆڵ هەمانکن مەرزەکانمان بەڕاگرن هەتا بەربووم ئێمە باباشی بخێنەوە. بەپێی پێشبینەکانی ئەو باخەوانە ئەم ساڵ بەرەمی هێنار بەهۆی گەرماوە کەم دەبێت. بە چای خۆتان سەیریکەن هەمووی لاسوتەڵ بووە کە لاسوتەڵیش بۆ ئاوی نییە وشکە و ناوەکەی کفۆڵە. گەرما زۆر زۆر تاسیری هەیە بۆ باغ بە تایبەتی ئەم ساڵ. پێشتر زۆر باش و گوڵ و بەروبوومێکی باشی هەبوو کە گەرماکەەوە هەمووی وەراند. ئێستا ژەوتنگەن کە پێوەتی هەمووی لاسوتەڵە. بەپێی ئاماری بەشی باغداری کشت و کاڵی هەڵەبجە 2000 جوتیار باخی هەناریانەیە و ساڵانە نزیکەی 30,000 تۆن هەنار بەرەم دێنرێت. بەهۆی ناوبانگی و تام و چێژی تایبەتی هەناری هەڵەبجە ساڵانەش ڕێژەیەکی دیاریکراو لەم بەرهەمە هەناردەی وڵاتانی ئەوروپی دەکرێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.